بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان کاردانەوەکان دژی دزینی دەنگی هاوڵاتیان لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەرفراوان دەبێت. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان داوا دەکات کۆمیسیۆن بە پەلە لەو سکاڵایانە بکۆڵێتەوە کە لەسەر ساختەکاری لە هەڵبژاردنەکان تۆمارکراون. هاوکات هەفتەی داهاتوو پەرلەمانی عێراق دانیشتنێکی تایبەت سەبارەت بە ساختەکاری لە پرۆسەی هەڵبژاردن ئەنجام دەدات. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئازاد چالاک ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە هەولێری شۆ مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژنەوە ڕاگەیاندن تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. کاردانەوەکان دژی ئەنجامدانی ساختەکاری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەردەوامن و نەتەوە یەکگرتوەکانیش داوا لە کۆمیسیۆن دەکات بە زوویی دەست بە لێکۆڵینەوە لە سکاڵاکانی هەڵبژاردن بکات. لە ڕاگەیاندراوێکدا یان کۆبیش نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان بۆ عێراق ڕایگەیاند پێویستە کۆمیسیۆن بە زوویی دەست بە لێکۆڵینەوە لە سکاڵاکان بکات و دەست بکات بە جیاکردنەوەی دەنگەکان لە هەندێک بنکەی دەستنیشانکراو بە تایبەتی لە کەرکووک. نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان بۆ عێراق ئاماژە بۆ شەکات بۆ پتێوکردنی متمانە گرنگە پرۆسەی هەژماکردنەوەی دەنگەکان بە ئامادەبوونی تەواوی لایەنە پەیوەندیدارەکان و بە شێوەیەکی ڕوون ئەنجام بدرێت بۆ ئەو مەبەستەش نەتەوە یەکگرتوەکان ئامادەیی هەموو هاوکاریەکە. لەلایەکی ترەوە پەرلەمانی عێراق لەسەر دۆسیەی ساختەکاری لە هەڵبژاردن و دزینی دەنگی دەنگدەران بڕیاریدا ڕۆژی شەممەی داهاتوو کۆبوونەوەیکی نائاسایی ئەنجام بدات. کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق لەسەر داواکاری 81 پەرلەمانتاری عێراقە. لە یادداشتێکدا ئەو پەرلەمانتارانە بۆ سەرۆکایەتی پەرلەمان ڕای دەگەێنن بۆ ئەوەی وڵات نەکەوێتە دۆخێکی ناهەموار بەهۆی ئەو دەرئەنجامە کارە ساتبارەی لە هەڵبژاردن ڕوویداوە لە ساختەکاری و بەلاڕێدابردنی ڕاستیەکان ڕەزامەندی دەرببڕن لەسەر دانیشتێکی بەپەلە. لای خۆشیەوە حەیدەر عەبادی ڕای دەگەێنێت لێکۆڵینەوە لە کۆمیسیۆنی هەڵبژاردن دەکرێت چونکە پێشێلکاری ئەنجامداوە. لە ڕاگەیاندراوێکدا نووسینگەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند عەبادی داوای ڕوونکردنەوەی لە کۆمیسیۆن کردووە و دڵنیایی داوە لە چەند کەیسێکدا کۆمیسیۆن پێش بەڕێوەچوونی هەڵبژاردن پێشێلکاری کردووە. ڕۆژنامەی شەرق و لەوسەتیش بڵاوی کردەوە بەهۆی پێشێلکاری لە هەڵبژاردن حەیدەر عەبادی دۆسیەی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارانی بە مەبەستی لێکۆڵینەوە ڕەوانەی دەستەی نەزاهە کردووە. لە هەمان کاتیشدا دەوڵەتی یاسا داوا لە کۆمیسیۆنی هەڵبژاردن دەکات بەپەلە کار بکات بۆ ڕاستکردنەوەی دۆخی عێراق. عەباس موسەوی وتەبێژی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە ڕوونکردنەوەیەکدا ڕای دەگەێنێت لە پێناوی ڕاستکردنەوەی دۆخی عێراق بەر لە ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی پێویستە لەسەر کۆمیسیۆن پەلە بکات بۆ ئەوەی لە سەدا 5 دەنگەکان هەژمار بکاتەوە یان دەنگی سەرجەم سندوقەکان جیا بکاتەوە یان سەر لە نوێ هەڵبژاردن ئەنجام بداتەوە. کاردانەوەی نەتەوە یەکگرتوەکان و لایەنە عێراقیەکان لەسەر ئەنجامدانی ساختەکاری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کاتێکدایە 6 لایەنی هەرێمی کوردستان کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو هاوپەیمانی و بزوتنەوە و شیوعی بەهۆی دزینی دەنگەکانیان تەواوی ئەنجامی هەڵبژاردنەکانیان ڕەت کردووەتەوە و داوا دەکەن پرۆسەی هەڵبژاردن دووبارە بکرێتەوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکان من مامۆستازاد بەخێر بێن ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر کاردانەوەی نەتەوە یەکگرتوەکان و وەدانشتنەکەی پەرلەمانی عێراق دەمەوێت سەرنجی بەڕێستان لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بزانم. زۆر سوپاس. پێم وایە یعنی ئێستا مەسەلەی هەڵبژاردن بۆتە بابەتێک کە ئەمە یەکەم جار نییە کە هەڵبژاردنە کرێ و یەکەم جاریش نییە کە باسی تەزویر و خروقاتەکرێ لە چ لە کوردستان و چ لە عێراق بە شێوەیەکی گشتی. ینی ئەوان هەموون ئەو هەڵبژاردنانەی ترکە کراوە تەنانەت لە ساڵی 1992ەوە ینی بۆ یەکەم پەرلەمانی کوردستان هەمومان بینیمان کە هەردوو حزبی دەسەڵاتدار تەزویریان لە یەکتری کرد
و دوای ئەوەش هەموو ئەو هەڵبژاردنانەی تریش کە کرا چ بۆ هەرێم و چ بۆ عێراق بە هەمان شێوە تەزویر با بڵێن کۆڵەکەیەکی ئەساسی ئەم دەنگدانانە بوو بەداخەوە و ئەو لایەنە سیاسیانە هیچ گرنگیەک بە ئاکام و لێکەوتەکانی ئەم مەسەلەیە نادەن کە چەند کاریگەرە لەسەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراق و هەروەها ئەو کارە پاسڤەی کە ئیکار لەسەر نەفسیەتی هاوڵاتی لە هەرێمی کوردستان و بێتە مایەی گاڵتە جاڕی لەلایەک و دوورکەوتنەوەی هاوڵاتیان لە مافێکی ڕەوای خۆیان کەویش مافی بەشداریکردنە لە هەڵبژاردن و دەستنیشانکردنی نوێنەرەکانی خۆیان کە ئەمەش بۆ خۆی دیسان کارە کاتە سەر هەموو بوارەکانی تری ژیانی کۆمەڵگا لە با بڵێن لە خانەوادەوە لە عائیلەوە بیگرە و لێکەوتەکانی تریشی دوور نییە یعنی مەسلەی بەرە و تونند و تیژیبمان باە بەرە و نەخۆشیە کۆمەڵایەتیەکان بەرە و لادان لە یاسا لە زۆر شتی تر ئەمانە هەمووی ئەبێتە ئەنجام و هۆکار بۆ ئەم حاڵەتی تەزویر و ئەم حاڵەتەوەی کە تۆ گوێ نەدەیتە دەنگی هاوڵاتی و ئێرادەی هاوڵاتی زەوتکەی بەڵێ بەس هەر لە سەرتاوە تەزویرە پێ دوای ڕێکخراوە بۆ بۆ نمونە حیزبەکانی دەسەڵات پێش هەڵبژاردن بانگەشەکانیان وەکو پێویست نەبوو ئاماژەکان ینی من هەموو جارێک ئەو تێبینیم هەیە لەسەر لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئۆپۆزیسیۆن هەمومان زۆر بە شان و باڵی پرۆسەکە هەڵەیەین پێش هەڵبژاردن دواییش کە بینین بە شێوەیەک لە شێوەکان چ کەم بێ یا زۆر تەزویراتێکی باش ئەکرێ ئەم جارە دەنگۆکان لەسەر تەزویرێکی ڕێکخراوە کە لایەنی بیانیش بەشدار بێتایە تا ئێستا ینی هەمومان پێویستیمان بەوەی لایەنێکی تر جهتێک کە ینی پەیوەندی نەبێ بەم حیزبانەوە جهتێکی شارەزا یا مختص لەو بوارەیە ئەومان بۆ یەکلایی بکاتەوە کە فعلەن تەزویر کراوە هەرچەند ئاماژەکان نیشانەکان زۆرن بەڵگەکان زۆرن بەڵام دیسان ینی ئەبێت چاوەڕێی ئەوە بکەین کە لایەنێکی مختص بەو مەسلەیە ئەومان بۆ دیێ مەوسمەوە کە دەستەڵات پێشتر دەیزانی کە خۆی براوەیە و بۆیە بانگەشەکانی وەکو پێویست نەبوو بەڵێ من خۆم تووشێ و حاڵەتە بووم و تارێکیشم لەسەرەوە نووسیوە ینی زۆر جار تووشێ و پرسیارە بووین کاکە لە شارێکی وەکو سلەیمانی کە گەورەترین شاری هەرێمی کوردستانە لە ڕووی ژمارە دانیشتوانەوە تەبان ئەبینی کە گۆڕان و لایەنەکانی ئۆپۆز زۆر بەگەرمی ڕیکلام و بینی دیعای هەڵبژاردن بۆ کاندیدەکان و بۆ خۆیانەکەن تەنانەت لەو بێپارەی و بێهینەی ئەوانە پارەیەکی باشیان سەرف کردووە لەو مەجالەیە بەڵام دبینی کە لایەنی دەسەڵات دوای ئەو هەموو شکست و چ لە بواری سەربازی بێت چ لە کەرکووک بێت چ لە مەسلەی موچە و چ لە بوارەکانی تر بێ کارجێڕی بێ حکومڕانی هەرێم بێ لە هەموو ئەم لایەنانە شکستیان هێناوە بەڵام بینیمان کە زۆر بێباکانە ڕوبەڕووی هەڵبژاردنەکان. سپاس دەکەم مامۆستا ئەگەر بچینە هەورێت لای مامۆستا مەسعود عەبدولخالق مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا دەمەوێت سەرنجی بەڕێزیش بزانم لەسەر ئەم هەڵبژاردنەوە چ پەیامێکی تێدا بوو ئەم هەڵبژاردنە ینی لایەنە سەڵاتدارەکان چ پەیامێکیاندا بە خەڵک بە ئۆپۆزیسیۆن و پاشانیش ئەو کاردانەوەی نێتۆ یەکگرتووەکان جەنابەت ڕێیتان چییە کە ئەمڕۆ داوای کردو کۆمیسیۆن بەپەلە لە سکاڵاکانی هەڵبژاردن بکۆڵێتەوە؟ بەناوی خوای گەورە میهرەبان ڕەمەزانتان پیرۆز. وەڵاهی جارە هەستەکی ئاسایی دیارە کە خەڵک تووشی زۆر گەورە بووە ئێستاش بەری نەداوە ینی وانە بوو ئێمە زۆر بەمان ڕەنگە بە هەڵە داچووبین کە لەو ئەتیزانەکەەوە لە بۆمان وەسف کرا و وەکو برەی وەستۆر خراپیش هاتە پێش خراپەکە ئەوەیە کە دەساڵەتێک دەیباتەوە هەموو گیانی قەیرانە و کوردستان پڕ لە قەیرانە و ئەگەر بەڵێتەوە بە معنە
ڕەنگە موچە زۆر قراتی بەسەر بێ و قەیران گەر عێراق قەیران لەگەر خۆ بەخۆییە زیاتر میلیشیاییە و ئەگەری ئەوەی هەرمی کوردستانیش هەڵشێتەوە ینی ئەوانە هەموو لە پێشە چکە و دەسەڵاتە لەو 27 ساڵەی ڕابرد جوان تیگەیشتینە ناتوانین دەستکەوتێک لە بۆ کورد بەدیبینی یعنی ئێمە تەماشا بکەین بزانین یەک دووسێ چ دەستکەوت کە دەتوانین یەک دووسێ تا سەدان بژمێرین کە چ کارەساتەچیان بەسەر ئەو وڵات هێناوە لەبەرەوە زۆر نامتەوەقع بوو و ئەوەش زۆربەی دەجێڕنەوە هەندێک هۆکاری دەرەچیە هۆکارە دەرەچێکە زۆر پێم باش نییە قوڵی کەینەوە و فراوانی کەین لە بۆ نێودەوڵەتی شتیوان ناکە و عێراقی شتیوایی نەکردووە ئەمە تەزویرات زۆر جار هەیە باسی ترامپ رووسیا دەکرێت باسی جێت ئەوهان ئەو بەو دەرجەی و تەزویراتانە نییە لە هیچ جێک حتا لە عێراقیش ئەگە عێراق تەزویراتی بکرەوە یان دەستێکی هەبای لەو تەزویری کوردستان عەبادی لە بۆ خۆی دەیکرد و سێم نەدەبوو ئاغڵە بزان یعنی ئەیکە هەیە پێدەچی ئێران دەورەکی زۆری دوی ئەویش دیسان معلوماتەکی زۆرمانی بەڵام لە بۆ هەردوو دەسەڵات لە بۆ کرای ئیشەی کردووە و ڕەنگە لە پاداشی ئیشی تربی ئەمە ئەوەی زۆر چاک بەتەواوی نازانین بەڵام ئەوەی گرنگە دەرکەوت ئۆپۆزیشن بۆ پەرتەوازایی هەموو ئامادەیە بدۆڕێت ینی چیتر بەوە ناڕات چکە خەڵک بێزار بوو چیتر سیقەی بەدەسەڵات نیە بەڵام سیقەی بە بەدیلی دەسەڵاتیش نییە بەو پەرتەوات بەڵێ زۆر باشە بەس مامۆساوەکو UN کامڕۆ کاردانەوەی هەبووە پێ دوایە دەتوانرێت چی بکرێت ئێستا کە و لایەنە ناڕازی هەنا بۆ نمونە لە ڕێی UN ڕۆژ کۆبوونەوەیان هەبووە لەگەڵ UN لە هەولێر و بامان شێوە نوێنەری تایبەتینە تۆی گوتوەکان لە عێراق داوای لە کۆمیسیۆن کردووە کە بپەرە لە سکاڵەکان بکۆڵێتەوە خۆی لە زۆربەی وەکوبرەی مەجلیسی وەقایعی مەجلیسی ئامن وەقاعی جەمیعی عامە پرسی دیموکراتی بیتە زۆر گرنگ و بە تایبەتی هەڵبژاردن حتا لە جارنامەی مافی لە فەقەرە 3 مادەی 21 تێیدا قەراری ڕقم 56 ساڵی 91 ئەوەی تێدایە و بەچی هەیە لە بەی هەڵبژاردن UN ڕێنام ئەوە ینی ئەوانە هەموو هەیە دەتوان خەڵکی مختص زۆر بە جوانتر لەوە کە فەرعا وەکم بیستم نهات کوردستان ئەوانەی UN لە کوردستانیش دەبی ئەوانەی بەبیرنەوە چکە مەکتەبی کوردستان زیاتر ئەزەماتە هەموو مەلەفەکە متحیدەی لانێت بێتی بەبیری بینەوە یان پێی برێ ئەوە تا ئەوەندە مەلەفە لەبارەی هەڵبژاردن هەیە متحیدە زیاتر لە سەرپەرشتی 300 هەڵبژاردننی جیهانی کردووە پێی تەقریرەکەی خۆی هەندێکی چاودێری بوو هەندێکی بەخۆی ڕاستەخۆ سەرپەرشتیانی کردووە لە هەمووی ورتر لەوەی ئەفغانستان لەوەی کەمبۆدیا لە ئەفریقای ناوەڕاست لە سۆر شوێن ئەوانەی ڕاستەخۆ کردیتی خۆی بابی ئەو داوایە پێشی هەڵبژاردن بەڵام ئێستاش کەیە دەکرێت مڕاجعیون چکە ئومەم متحیدا ئەو جارە حەزی لەوەی بکە هەڵبژاردنەکی ڕاستەقینەم کردووە لە بەیانەکەی ئەمریکا و بەیانەکەی یەکێتی پاش کە پشتگیری نێتی کاک خوباتیان کرد گوتیان تا هەڵبژاردنێکی ڕاستەقینە و میثاقێکیش مۆر کرا چ لە ئەساستی عێراق چ لە ئەساستی کوردستان بە ئامادەبوونی ئومەم متحیدە چەنە ئومەم متحیدە لە ئەوەی کوردستان وتی ئێمە ملزەم نینە هیچ شتێک تەنفیذ بەڵام کرێ یعنی ملزەمی کەی بەو هەندێک قەراراتی خۆی هەیە هەندێک وەقایعی خۆی هەیە ئەوانە ڕاستی خەڵکی شارەزای دەوێ هەست نەکەم ئەوانەی بە معارەزەکان بەو دەرجەی شارەزایان لەو بارەی هەبی لەبەر هەندێش لە تەکوین یان لە قەرار دروستکردن زۆر گەلین یعنی ئێستا لەو تەکنیکەی زۆر ئاگادار نەبوون ئێستا مانجی دانرایەکە هەڵبژاردن دەکرد دیست ئاگادار نین ئەوان هەر دوا دەکەون دەبی کۆتایی بەو حالەتە دواکەوت نەبین دەبی بە خۆیان لە دروستکردنی ئەو لە ئەساستی کوردستان بەشدار بن بەڵێ بەس نەتەوەیەکتەکان بۆ نمونە ئێستا دەتوانرێت چی بکرێگەر لیژنەیەکی شارەزا لەو لایەنە نەپێک دێت کە ئەمڕۆ ناڕازین و پێیان وایە دەنگەکانیان دزراوە ینی پێ دوایە دەتوانرێت شتێک بکرێ ئەگەر لێکۆڵینەوەیکی باش بکرێت و لە خەڵکانی پسپۆڕ ڕێژنەیەکی تایبەتمەند پێک بێت خۆیان قەرار باسمان ئەوە وەک برێ ئەساسێکی قانونی دەداتە بابەتەکە
و لەلایەکی تریش لجنەی زەمات هەیە یۆنامیش هەر ینی فەرقی لەبارەی ئەزەمات و لەلایەکی تریش دەبێت تو مەترسیانەی کە ئەگەر ئەو بەو شێوە ئاشتەوایی نێودەوڵەتی تێچی ڕەنگە هیچ زۆر بی ڕەنگە بەپۆڵ خەڵک دیسان بەرەو ئەوروپا لای بڕوە ڕەنگە بەرەوتانتر بە ڕەنگە ناکۆچیتە ڕەنگە ینی ئەوانە هەموو ئەو مەترسیان دەبێ منتەهەیە کە باری قورس دەبێ وڵاتانی حقیقت وێنەیەکی پێپشان دەی کە مەترسی هەیە لەسەرەوان لەبەرەوەی لە ئێستاوە تەدەخل بکەن باشترە لەوەی لە کاتێک کە گەورە بوو تەدەخل نەکرد ئەوانە هەموو بە مەلەف دەکرێت بە زۆر زۆر جوان ئاستی عێراقیش ڕاستیە من وەم پێم تەوەجوهەکەیە باز لەوەی دەکات دەرێ بایکۆتی عێراق بکەیت ئەم تەوەجو هەم پێ باش نییە چکەوەی فێرەی لە کوردستان کرایە هەر حیزبەکانی کوردستانی دەسەڵات خۆیتی خۆ عێراق نییە عباد بۆ خۆی دەیکرد بەڵێ مامۆستا دەگەڕێم وڵات سوپاس دەکەم دواتر قسە لەسەرەوە دەکەین ئایا بایکۆت دەبێت لە عێراق بکریان لە کوردستان مامۆستا ئازاد سەبارەت بە کاردانەوەکان کۆبوونەوە بڕیارە کە شەمەی داهاتوو کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت پێ دوایە کۆبوونەوەی شتێکی باشە و کاریگەری دەبێت من پێم وایە ئێستا ئەو کۆبوونەوە کۆبوونەیەکی ئاساییە و هەموو کات پەرلەمانی عێراق ئەتوانێت داوای کۆبوونەوەی نائاسایی بکە و هەر بابەتێک بێوێ باسی بکە بەڵام تا چەند ئەتوانێ بڕیار وەرگێ ئەوە لێرە کێشەکە لێرێ تەنانەت بۆ ئەستجوابیش ینی بۆ لێپرسینەوە لە کۆمیسیۆن ئەو ماوەیە نەماوە هەتا ماوە قانونیەکە وەرگێ بۆ ئاگادارکردنەوە و اینجا لێپرسینەوە اینجا کۆکردنەوەی زانیاری و ئەوانە بەڵام خۆی ینی ئەو کۆبوونەوەیە کە بە تەمان ڕۆژی شەممە ئەم کۆبوونەوەی ئەنجام بن شتێکی باشە ئەگەر ئەو لایەنانەی کە تەعنیان هەیە بتوانن هەڵوێستەکانی خۆیان یەکخەن و بتوانن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لایەنەکانی تریش قەناعەت پێبێنن لەسەر ئەو تەزویرەی کە کراوە بە بەڵگەوە و هەروەها لە کەرکووکیش لایەنە عەرەبی و لایەنە تورکمانەکان ئەوانیش بۆ خۆیان کێشەیان هەیە بەرامبەر ئەم هەڵبژاردنە و لەسەر و هەموو ئەوانشەوە ئاخر هەڵوێستی عەبادی ئەوەیە کە کۆمیسیۆن خۆی لەسەر جۆری جیهازەکان و تاقی نەکردنەوەیان لەسەر مەسەلە فەنیەکان ئەویش بە حساب کۆمیسیۆن باتە هەیئەی یاخود دەستەی نەزاها هەموو ئەمانە نیشانەی ئەوەن کە شتێک کراوە لەم بەهۆی ئەم ئامێرە نوێیانەوە و ئەو مەسەلەیە زەرەری بە پرۆسەی هەڵبژاردن گەیاندووە و هەروەها جۆرێک لە بێمتمانەیی کە جاران بێمتمانەیەکە ئەگەر لە دەرەجەیەکا بوو ئێستا بێمتمانەیە لە نێوان لایەنە سیاسەکان لە نێوان لایەنە سیاسەکان و کۆمیسیۆن زۆر فراوانتر بووە و وەژوای کردووە کە خەڵک لە هەموو عێراق بە شێوەیەکی گشتی بەرەوپیری دەنگدان نەچێوە باوەڕی بە پرۆسەی دەنگدان نەماوە کە ئەمە بۆ خۆی خەتەرێکی زۆر زۆر گەورەیە چ لە هەرێمی کوردستان و چ لە عێراق وردە وردە دەنگدان بەرەو کەمی ئەڕوا بەشداربوونی خەڵک تەوان لە دەنگدان کە ئەمە بۆ خۆی نیشانەی ئەوەیە کە وردە وردە هاوڵاتیان متمانیان بە جەماوەر یعنی بە دەسەڵات و بە پرۆسەی سیاسی لە عێراق نامێنێ بەڵێ بەس وەکۆی کە بەڕێزوتت ئێستا کە هەشتا و یەک پەرلەمانتار داوایان کردو پێ دوای ژمارەیەکی باشە بۆ نمونە ئەوانەی کە ناڕازین لە کوردستان 15 کورسیان هەیە بۆ نمونە کۆمەڵ و گۆڕان و یەکگرتو کە مەسەرەن ئەوانیش داوایان کردو دانیشتێکی نائاسایی بکرێت ئەمە سەرەتایەکی باشە کە توانیویانە واژووی مەسەرەن هەشتا یەک پەرلەمانتار کۆ بگرێتەوە لە پەرلەمانی عێراق وەکوتمەوە شتێکی زۆر ئاساییە کە پەرلەمان داوا بکە کۆبوونەوەیەک لەسەر ئەو بابەتە بکرێ بەڵام خۆی یعنی کە تۆ کۆبوونەوەکەیت و مناقەشەکەی ئەبێ بگەیتە بڕیار ئەبێ دوای ئەوە چی ئەەکەی ئایا تۆ
لێپرسینەوە لە کۆمیسیۆنەکە ینی مانیانەکەی بۆ استجواب و لێپرسینەوە کۆمیسیۆن باس کراوە کە کۆمیسیۆنیش ئامادە بانکێشتی پارلەمانی بۆ تەوزیحە بۆ مناقەشەیە بۆ استجواب نییە چونکە ئەسوڵی استجواب جایە لە هی میوانداری استزافە و مناقەشەی بابەتێک وەکو وتم ینی ئەو ئیجرائەی تر هەنگاوەکانی درێژترە خایانێ مەسەوە ماوەی پەرلەمانیش خۆمان نزانین ئەوەندەی نەماوە و ئێستا کاندیدی تازە هەڵبژێراوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆیە ئەو مەسەلەیە من پێم وایە لە چوارچێوەی بیر و ڕاگۆڕینەوە زیاتر دەکرێت و دیکۆمنتێکش سیر بکرێگەر بڕێرەك لەو بارەوە درە بەڵگە پێشکەش کرا بۆ داهات و سوودی لێ ببینرێت ئەم کۆبنەوانە خۆی ئەمە تەسیرێ بێ بۆ هەڵبژاردننی کۆمیسیۆن لە داهاتووە لە دەورەی داهاتووە و هەروەها بۆ ئەوەی ئەو ئیجراعاتانەی کە مەفروزە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ینی بیگرێتە بەر ئەوانە تونتر کرێ و چاودێری زیاتر لەسەر ئامێرەکان و هەروەها لەسەر ینی پرۆسەکە بەڕێوەچوونی پرۆسەکە ئەوە زیاتر بێت چونکە ئەم مەسلەیە زۆر زۆر هەستیارە و هەڕەشە لە پرۆسەی سیاسی لە عێراقاکە بەس پەرلەمان دەسەڵاتیەوەی هەیە بوونم لە ڕووی یاساییەوە ئەگەر بیەوێت ئەگەر لەم خولەش نەتوانرێت کە خولی داهاتوویەکی حەوت دەست بە کار دەبێت لە ئەم کۆمیسیۆن هەڵبوەشێنێتەوە و ڕوبەڕووی یاسا بکرێنەوە ینی بۆ ئەو مەسلێ من پێم وایە کە هەڵبژاردە نەکرێ تا ڕادەیەکی زۆر ئەوە بووە بە ئەمری واقع ینی چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان کە مثلەن لایەنێکی سیاسی بەهێز شتێک ئەگۆڕێ ئەو مەسلەیە کەنە ئەمری واقع و تەواوی ترە بێت تۆ لەگەڵ ئەو حاڵەتەیە بژیت بەداخەوە ینی کە ینی لە عێراق لە وڵاتانی کە یاسا سەروەر نییە حاڵەتەکان بەو شێوەیە بۆیە پێم وایە ئەم هەڵبژاردنە نەتیجەکەی هەرچۆنێک بێ لایەنەکان و حکوومەتی عێراق و تەنانەت ئەمریکا و ئێرانیش پێیان باش نابێت کە ئەم پرۆسەیە دووبارە بێتەوە تەنانەت ئەگەر بۆشیان دەرکەوێت کە تەزویرێکی زۆریش کرابێت. سوپاس دەکەم دۆتەگرێم لای بەڕێز مامۆستا مەسعود بەڕێزت پێشتر باس لەوە کرد کە بۆ نمونە وەکو فشارێک باس لە بژاردەی بایکۆت دەکرێت ینی بۆچی بەڕێزت لەگەڵ ئەوەدانی کە بایکۆتی پرۆسی سیاسی لە عێراق بکرێ یاخود دەوێت بایکۆتی کوردستان بکرێت بە بۆچوونیەوە؟ خۆی هەر دووچیان چ بایکۆتی عێراق چ بایکۆتی کوردستان لە پێشدا پێویستی بەوەی هەیە بەرەیەکی زۆر تۆکمە بکرێت چۆن بەرەی گەندەڵکار ڕێک و پێکردنی شکارەکانی خۆیان هەرچەندە جار ینی خیانەتی گەورە یەک دەکەن هەردوودا بە بەیان یەکتریان بەخاین هەڵبرەوە چەند ڕۆژی داهات و دڵنیام دادگایی یەکتریش دەکەن لەو بارەیە بەڵام لە بۆ بەرژەوە لە بۆ نەوت بۆ زین لە بۆ تاڵان چەند ڕێک و پێکن بەڵامدا بەرەی گەل لەسە حەقیشن لەسە باتڵ نین کەچی ئەو بەرەیانە زۆر بەیان بەگە دەسەڵات کەوتون و زۆر بەی جاریش با ئەو تەماشاکەین لە کۆتاییدا سەرشکاوی دەگەڕێنەوە بەرەیکەل یعنی حەقوی ئەو کۆتایی بێ ئێستا خەڵک سیقەچی دروست دەکاتەوە ئەگە ئەو 6-7 لایە بەڵام بەڕاستی بێن لە بەرەیەکدا کۆبنەوە چیتر ئەو ناوتۆرە نەمینێ سەرکردایەتێکی هاوبەش غورفەی ئەمەلیاتی هاوبەش زۆر ئیشی گەورە دەکرێت ئەو کاتی یەک لەو ئیشان بایکۆتە بەڵام بەڕای من بایکۆتی بەغداکردن چکە جاران بەغدا و هەولێر لە یەک مستەوا بن لە پاش ڕفراندۆم هەولێر ئەوەندا بە گرنجەی نەماوە بەغدامی تو لە بەغدا واز بینی لە تێک بەغدا و تەزویرەی لە تو نەکردێ نازم معنای چیە بەڵام تو دەکرێت لە کوردستان بایکۆتی دەسەڵاتی کوردی بکەیت چکە دەسەڵاتی کوردی ڕاستە پیاوچاک لە ناو شۆرتا هەیە لە ناو ئاسایش هەیە لە ناو هێزی پێشمەرگێ بەڵام لە کۆتاییدا هەر کەسە و دەستگایە خۆی تی لە بۆ خۆی دروست کردە لە بۆ توی دروست نەکرێت میلەتەکەی دروست نەکرێت کاتە تو حەق خۆتە بایکۆتی کرد جودا بۆ لە بۆ خۆت محکەمەی دروست بکە لە بۆ خۆت هێز دروست بکە لە بۆ خۆت ئاسایش دروست بکە پەرلەمانی دروست بکە ئەو کەوەی یا لەو 27 ساڵی ڕابردوو تەنها گەندەڵکاران قازانجیان کردووە کۆتایی بەو حالتە بینە بە هەموو شێوەیەک یعنی ناوڵات ئینسانی و نیشتیمانی کوپان دەکاتەوە شتی وا ڕاز نییە گەندەڵکار نیشتیمانی نییە لە چێ گەندەڵی هەبی لەوێ هەیە بەبیرتان نایە لەگە داعش گەندەڵی کرد لەگە تورکیای لەگە تاران لەگە ئەنقەرە لەگە بەغدا چی دوای لە خەتی سووری لە پێش نییە چێ مەلەفی دەکەی وەرە ساحێبەتی ئەو میلەتە بکە کە میلەتە ئێستا بێ ساحێبە
سەڵاتە پیس و چەپرا ساحبی نا ئەوەش بووین ینی معارەزەش بوویتە ساحبی ئەوە فەراغەکی گەورەی لەبە هەندێک میلەت جیاوە نێسان لەگە دەسەڵاتە نە لەگە معارەزەیە وەکو بێ سەر و شوێن دەگەڕێ عاسی هەنگاوت ئەوە لە ئەستۆی معارەزەیە زعفی معارەزەیە دەبی کۆتایی بەو حالەتەی خۆی بینی. بەڵێ زۆر باشە بەس بەڕێزت دەڵێیت بۆ نمونە دەبێت ئەگەر بایکۆتیش بکرێت بایکۆتی پرۆسی سیاسی بکرێت لە کوردستانە بەڵام ڕەنگە خەڵکیش بڵێ خۆ هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق کراوە نە کوردستان بۆچی بایکۆتی دەسەڵاتی کوردی بکرێەوە بایکۆتەکە لەکوێ ینی لەکوێ دەسەڵاتە بکرێگەر لە سەراسی کوردستانە بێ خۆی ڕاستە لە بۆ عێراق کرا بەڵام خۆ عێراق چی بێری ئەم دووبارەی دەکەمەوە سێ بارش لە عێراق تەزویر ڕەنگە شتەکرێ بە زوانیە ئەگەر تەزویر کرا بایە یان ئەگە عێراق دەست وایە لەو تەزویرەی کوردستان عباسی لە بۆ خۆی دەکرێستا دۆندیتی چەند خۆشە لە وڵاتیوە یعنی لە هەموو وڵاتانی دنیا کۆڵباردن دەکرێ و دۆڕان هەیە و بردنەوە هەیە بەڵام لێرە هیچ شتێک نییە مەجای هیچ شتێک نمایە بۆیە تو لە ئەوەی دەبی کۆتایی پێبینی لەگەر عێراق بۆ کۆتایی پێدەینی لەوێ پارتی و خۆیان بەشدارەکەن توش بەش هەموو ئەوە لایەکەن بەشداری دەکەن بەڵام ئێرە مشکلەکە لێرەیە مانجی ئەیلول چۆن دەچی بەشداری ئەو هەڵبژارن دەکەی ئێستا ڕازی نەبی بەو برا دێزین و وەزعی هەیە لە ئێستا لە بۆ خۆدە توش ئیشی خۆت بکە یعنی لە پەرلەمانە تو بەشداری بەچکەلەکان لە حکومەت بەشدار بیت لە هیچی بەشدار بوون لەگەر تەبەقەی گەندەل بەس تەبەقەی گەندەل قازانجی کردی و شەرعێتی وەرپێ بەڕای من دەبی کۆتایی بەو حالەتە بێت تەبەقەی گەندەل با لە بە خۆی حکومەتی خۆی هەبی دادگای خۆی هەبی هێزی خۆی هەبی ئەو تەبەقەیە جیایە بەرەی گەلیش جیایە ئێمە لێک جیا بووینەوە بە تاوەتی وەرە مەعارەزا یەک خۆت یەک خەو تو خۆت بکە ساحێبی ئەو میلەتەی کە بوو میلەتە بەڕاستی سە زۆر خراپ پەرتەوازە بووە واگە ئەو هاش بڕوە تو تەنها لە بەغدا بایکۆت بکەی و لێرە بایکۆتنەکەی یەکجاری دادەبڕی چکە بەغدا ئێستا بوویتە شوێنێکی گرنگ دووبارەی دەکەمەوە هەولێر ئەو گرنجەی نمایە و ئیشاءالله لەسەر دەستی قەڵچێکی ئەمین جارشکە هەولێریش گرنگ دەبتەوە بەڵێ بەڕێزت پێ دوایە ئەگەر سەرکردایەتی و شەش لایەنە بۆ نمونە سەرکردایەتێکی هاوبەش پێک بێن دەتوانن فشار دروست بکەن ئەنی فشارەکان چ کاریگەری دێ بۆ گێڕانەوەی دەنگە دزراوەکانیان ئەم نەو دەنگە دزراوانە پێم وانە چارەسەریەکی وا هەبی بەڵام لە بۆ هەنگاوی داهاتوو ینی ئەگا و شەش لایە بە تەواوەتی خۆیان یەکخەن چکەمە پێشی هەڵبژاردن زۆرمان پێگوتن زۆر باشیان بەجێ نەکردین جەبهەیەکی خەفیفیان پێکینا بەڵام جەبهەکە نەبووە عملی ینی جۆری هەڵبژارنەکە زۆر حیزبایەتی یعنی زۆر خەمی کورسی بوو نەک خەمی مەسلحەتی گشتیبی ئەو وازح دیارە مەسەن لە کەرکووک دیترا ئەو جەبهەیە پێکات چەند حەقیش بوو سەرکەوتوبی کەچی وە ئێستا دەنگەکانیان ڕۆی هەر تۆزێک ئیشیان دهۆک و لاولێر بکردا باە ڕەنگە 6-7 کورسی تر بەو تەزویرش زیاتری دەکرد چجا ئەگە لیان نەگەڕا باید تەزویر بکە یەکجار زۆرتر دەهات بەڵام ئەگە قیادەتی هاو بەش دروست بکەن و خەڵکەکی زۆر ئێستا دانیش و هەموو ینی لە عەزمیان دەردەکەی ئایا ئەوانە واز لە حیزبایەتێر کەسە حیزبەکی بچووکی هەیە و ڕۆژ لە ڕۆژ لە دۆڕانە و کەیفی بۆی دێ یان کەیفی بە بەرەیە گەورەکەی خۆی ئەو نقطە میمە ئایا مەسلحەتی ئەو حیزبە بچووکە تەسکەی وە ڕۆژ لە ڕۆژ بەرە و مردنە بەویدی یان بەو بەرەیە گەورەی کە درستی دەکە لەوەی ئەگەر هەموو لەسەر ئەوەی متتەفق بن بەرەیە گەورەکە ئامانجی یەکەمی ئەم پێم وایە خەڵکەکی زۆری کورسان بەگەریان دەکەی وە حرەکەیەکی زۆر گەورەی ئەو تا لە مالیزیا دیتان لە ئەندۆنیسیا دیتان مەهاتیر چۆن لە بەرەیەکی ئەمەل نەیەن هەرنایشان لێ نابوو هیوا ئەمەل چۆن سەرکەوتوو بوو بەرەی گەندەڵی تێک پێکشکاو و ئێستا حکوومەتیان دروست کرد لە هەموو شوێنەکان وایە کە بەرەیەکی ڕاستەقینە دروست دەبی شخصیەتی واسیقیان لەسەیەکەبی سەرکەوتوو دەبن بەڵێ سوپاس دەکەین مامۆستا دووەتەگرێن بۆ لای بەڕێزت ناوبڕێکمان هەیە مامۆستازت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی
گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنت بۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتی واڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. برنج و ڕۆنی قوو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێت و دڵی برنج و ڕۆنی قوو هەڵبژێرە. برنجی قوو 1121 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنی قوو بەکاربێنە. برنج و ڕۆنی قوو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە گەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ خۆت بۆ ڕناگیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێی خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسکون و ڕۆن و لۆبیایە ئەسپی ڕەشتەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆسازات سەبارەت بە کۆمیسیۆنی ساوڵی لایەنەکان هەیە مەسەڵەن لە قۆناغی یەکەمدا کۆمیسیۆن بانکن بۆ پەرلەمان بۆ دانیشتن نائاساییە. کۆمیسیۆنی عێراق پێ دوایە لەژێر پرسیاری گەورەدایە کە تاکو ئێستا وەڵامی ئەو داواکاریەکان ناداتەوە بە تایبەتی 6 لایەنەکە کە داوا دەکەن بەدەست دەنگەکانە ژمار بکرێتەوە. بەڵێن پێم وایە کۆمیسیۆن ینی هەتا ئێستا بە شێوەیەکی جددی ئەم مەسەلەیە ئەم سکاڵانە وەرنەگرتووە. هۆکارەکەی بۆ چییە مەسەلە کە بە جددی وەرناگیری؟ یعنی پێم وایە جارێ لایەنەکانی تر نانتوانیوە بە بەڵگەی
یعنی سلمێنەر یاخود بە بەڵگەی گەورە بچنە لای کۆمیسیۆن نازانمەوە بێ نوێنەری لایەنەکان لە کۆمیسیۆن ئەوە یعنی یەکلاکەنەوە ئایا ئەو بەڵگانە چین کە لایەنەوە بێژویانە بڵێن بەشی هەڵبژاردننی حیزبەکان و 6 حیزب کۆمەڵێک بەڵگیان ئاراستە کردووە بۆ کۆمیسیۆن و بۆ بەڵێ ئەخرەبێ ئەو بەڵگانە مقنع بن ینی بۆ کۆمیسیۆن ئەمە حاڵەتی تریژەوەی ئێمە هەمومان نزانین ینی کە باز لە کۆمیسیۆنەکەی نەڵێن کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن ینی بە هیچ شێوە کۆمیسیۆنی هەڵبژاردن سربەخۆ نییە نە لە عێراق و نە لە هەرێمی کوردستان کۆمیسیۆن دوای پێشکەشکردنی CV و ئیمتیحان و ئەوانە لە بەغدا لایەنەکان دیاریانەکەن ینی هەموو لایەنێک لەبەرەوەی متمانە نییە لە نێوان تەنانەت لایەنی پێکهاتەیەکیش ینی پێکهاتەی شیعەوە پێکهاتەی سونە وە کوردیش لە بەغا هیچیان ئەو متمانەیان نییە بەو ئەندامانەی کە لەوێن ئەگەر هی خۆیان یان نزیک بە خۆیان لەو کۆمیسیۆنە دانەنرێن بۆیە ئەم بە درێژایی فترەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم مەسلەی کۆمیسیۆن مشتومڕێکی زۆری لەسەر بووە لە ناو پەرلەمان داوا کرێ کە کۆمیسیۆن بێلایەن بێ و خەڵکێک بێ کە سەر بە حیزبەکان نەبێ بەڵام پاش ئەوە هەموو لایەنەکان داوایەوەکەن کە بێ نوێنەری خۆیان لەو کۆمیسیۆنە بێت کەوکو باسم کرد متمانەیان نییە کە ئەو کەسانەی تر ئەو ئەندامانەی تری کۆمیسیۆن سەر بە لایەنەکانی تر نەبن بەڵێ بەس ئێستا و لایەنەی کە دەنگیان دزراوە بۆ نمدە چی بکەن دوای ئەوەنگا بۆ منە لەگەڵ UN قسەیان کردووە و بۆ نواژویان کوکتور لەگەڵ لایەنەکانی تر لە پەرلەمانی عێراقا هەنگاوی داهاتوو تر دەبێت چی بێ ئەوەنگاوانەی کە و 6 لایەنە بۆ منە بینێ بەڵێ من پێم وایە یانوەکو مامۆستاش باسی کرد یعنی منش خۆم وتارێکم لەسەرەوە نووسیوە کە ینی ئەم 6 لایەنە جگە لەم 6 لایەنە ئەکرێ لایەنی تریش داخڵی ئەم مەسەلەیە بێ ینی داخڵ بێ لە هاوپەیمانەتیەک یاخود لە بەرەیەکە کۆبنەوە لەسەر استراتیجێک بۆ کاری داهاتوویان ینی کاری داهاتووی ئۆپۆزیسیۆن وە بێ ئەو مەسەلەیەش لە مێشکی خۆیان دەربێنن کە ئەم دوو حیزبن ئەکرێ چاکسازی بکەن یعنی ئەبێ لەم مەسەلەیە هەمویان یەک باوەڕ بن یەک بڕوا بن و هەوڵی ئەوە بن وەکو باسم کرد استراتیجێک بۆ ئیکاری داهاتویان دانێن و هەروەها خەڵقی ڕۆشنبیر و خەڵقی ڕووناکبیر و نووسەر و ئەوانە لە دەوری خۆیان کۆکەنەوە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی سەندیکاکان یانێ بێ ئیش لەم بوارانەیە بکرێ تۆ هەتا نەیت ئەم لایەنانە نەکەی بە دۆستی خۆت و بیرروڕایان لەگەڵا نەگۆڕیتەوە جەماوەر ئاژ ناکەیتەوە یا جەماوەر هان نادەی بۆ ئەوەی بەشدار بێ لەم پرۆسەیە و مەسلەی هەڵبژاردن ببێتە خەمێکی هاوڵاتی ئێمە هەمومان نزانین وەکو باسیشم کرد پێشتر یعنی خەڵک باوەڕی بە هەڵبژاردن نەماوە ئەمە خەتەرێکە بۆ هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان یعنی ئەگەر بەم شێوەیە بێ دیسان ینی تووشی هەمان یعنی نەبینەوە حاڵەتە بینەوە بە تایبەتی ئەگەر خەڵک ئێستا لە 150 بۆ 50 بەشدار بووە دوور نییە دوای ئەم هەموو تەزویرە خەڵک کەمتر بەشداری لە هەڵبژاردنەکانە بۆیە ئەرکێکی گەورەی لایەنە سیاسیەکان و خەڵکی تریش ینی لە ڕۆشنبیر و نووسەرەوەیە کە ئەو قەنەعەتە بە خەڵک بکەن بیانگەێنە ئەو قەنەعەتە کە ئەمە فرسەتی ئەوانە بۆ گۆڕانکاری بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات سپاس دەکەم مامۆستا مەسعود سەبارەت بەو 6 لایەنە سەر کۆمەڵێک هەوڵیان دەست پێ کردو بۆن لە ڕێی پەرلەمانی عێراقەوە لە ڕێی UN-ەوە بەڵام سەر ڕای نیگەرانی ئەوانش تاکو ئێستا کاردانەوەی زۆر نەوە بە تایبەتی لە ئاستی نێودەوڵەتی و ئەمریکا و مەسەلەن یەکێتی ئەوروپا و ئەوانە تا وڵاتانی مەسەلەن هەرێمایەتیش هۆکارەکەی چییە بۆچی بێدەنگیەکە لە ئازدە و سەختەکاری کە کراوە خۆی بە گشتی معارزە ئیشی لەسەر عێراق و ئێران و تورکیا و ئەمریکا ئەوروپا زۆر کەم کردووە ئەوەی نەکردووەوە تا ئێستاەوە یەک لە نەقسە هەرە گەورەکانی ئۆپۆزیسیۆنی کوردستانە
و لە لایەکی تریش ینی ورد نییە لە هەندێکەکە بزانە لە ڕۆژانی یەکەمی تەزویر خۆی یەکێتیش بەیانەشی دەرکرد گوتی لە هەولێر و لە هەردووە غەدرمان لێکرا ئەو زۆری جابی بوو و پارتی دیموکراتی کوردستانیش گوتی لە سلێمانی غەدرمان لێکرد هەردوو لا ڕاستیشیان دەکرد دەکرا ئەوانە بکرێتە مەلەف وا پێدەچی ئەگەر ئەو تەزویرە چکەمە معلوماتمان زۆر بە باشی نییە کە کرابی هەموو یەکێتی ئاگەلێنی و هەموو پارتیش ئاگەلێ درەنگ ئەوانە بەیەک گەیشتن ئەوانەی کە ئاگایان لێە لە زنجیرەیەکی گەورەدان هەر لە دۆکو هەولێر و سلێمانی و هەتا دەگاتە تارانیان هەتا دەگاتە شوێن ئەو شوێنی کلێکرێ ڕاستی ئەمە نازانین ئەوە چۆنە ئەوانە ینی دەکرێت بکرا ئەوانە شیان بەشداری پێ بکرابایە و ئێستا زۆر فراوانتر وە ینی ڕاستی باشتە چبرین هەرچەندە خۆشیش نییە ئەو قسە من وەک خۆم حەز دەکەم کەرکک بە سەلامەت دەرچی و کورد بردیتیەوە زۆر باشە بەڵام دڵنیام لە کەرکک توش کورد تووشی کێشە دەبی لەبەرەوەی ئەگەر تەزویر کرابی لەوێ ئەوانە قبول ناکەن وەلەیە کە دەرچ و تەزویرە تاسیری لەسەر کوردستان دەبی زۆر یەکجار زۆر و دەزانی دەبی لایەنی معارزە وەکوبرێ ئیشی ئاسان تەڕحکەن بۆ نمونە لەگە UN لەگە جیاتی دووەلی و لەگە کۆمیسیۆنی بەغداد دەکرێت داوای قەزایەک بکەن داوای تەقتەق بکەن داوای خەلەکان بکەن داوای چۆمان بکەن داوای خەلیفە یەک دوان لەوانە یەک لەوانە یان یەک لەوانە برێ ئەمە هەڵبژاردنەچی 2 ساعتی لە ناو شارەی دەکەین و نەتیجەکەمی پێ قایلین کە ببتە تعمیم لە بۆ کوردستان یعنی شتێکی عملی داوا بکاتن بە نمونە ئەو کاتی دەردەکەوی ئەو مۆزوعانە بەداخەوە ترۆحات و گەڵاڵەکانی ئۆپۆزیسیۆن زۆر لاوازە ئوستاز باسی کرد بەو بە قووەتە نییە باشە بەس باشترین بژارێت چیە ئێستا تۆ چیان بۆ پێشناز دەکەی مەسەلەن باشترین بژاردە چییە کە بیکەن ئێستا خۆی باشترین بژاردە ئەوەی مامۆستا ئازاد فەرمووی زۆر ڕاستە ئەو بەرەیە فراوان بکرێ دام و دەستگای مەدەنی دام و دەستگای تر خەڵکی دەرەوە خەڵکەکی عەقڵمەند یەکجار زۆرمان هەیە هەموو بێ ئیش وا دانیشتوونە شخصیاتی گەورەش ینی ئەوانە هەموو بینن ناو جەبهەی کۆکەنەوە ئیشی پێ بکەن جەبهەیەکی فراوان وەکو جەبهەی ئەمەلی مەهاتیر کە ئێستا بردیانەوە بەو شێوەی دروست بکەن ئەم دڵنیان بە ماوەیەکی کەم ئومێد دەگەڕێتەوە ناو خەڵکی کوردستان چکە ئێستا بە دەقیق چ ڕوویدا تەبەقەی گەندەڵ لە کوردستان توانی خەڵکی خۆی بنێتە سەر سندوقی دەنگدان لەسەر ناحەق بەڵام معارزە لەسەر حەقیشە نەیتوانی خەڵکی خۆی بنێری تا دەنگدان چکە ئەو 148 و 150 بایکۆتی کرد ئەوە ملکی معارزەیە ئەو ملکی دەسەڵات نییە ملکی تەبەقەی گەندەڵ نییە ئاگادار بە ئەوانە گەیشتینە قەناعاتێک کە معارزات چی پێنە دەبی ئیش لەسەر ئەوانە بکەی زۆر ئیشیش لەسەر ئەوانە ئەوەیە بە تەنها ناکرێ دەبی بە دەست و بازۆکی پۆڵاین و ئەستور بیکەی ئەو بارە بەوەی هەردەگیرێ بەڵێ زۆر باش بەس لەسەر ئاستی دەوەلی مەسەرەن نێودوڵەتی بێدەنگی هەیە لەمە دوا دەبێت چی بکەن ینی بەرەزوت کە زۆر کاریان لەسەر ئاستی نێودوڵەتی نەکردووە ئەو لایەنانە خۆی لەسەر ئاستی نێودەوڵەتی خاڵێکی گرنگ هەیە ئێمە دەرێن پێگەی کوردستان لاواز بە ڕاستی ئەو قسە غەڵەتە پێگەی حیزبی دەسەڵات لاواز بە چکە حیزبی دەسەڵاتیش باوشی لە کوردستان گرتووە کوردستانیشی لەگەر خۆ لاواز کردێ دەبی معارزە ئیش لەسەر ئەوە بکە پێگەی کوردستان لە دەست ئەو دەسەڵاتە دەربێنی و بە قووەت بکە لەسەر ئاستی نێودەوڵەتی وەوا بکە کە ئەویش ئیشوکاری پێ دەکرێت نەک تابعبی خۆی لە پێش لەبەر چێمە درێن خۆی لەو دەسەڵاتە جیا کاتەوە لەبەوەی کە هێزەکانی نێودەوڵەتی کە دێن دەبین هەرچی ئیشە لە کوردستان بە حیزبی گەندەڵ دەکرێت لە کوردستان بە حیزبە معارزەکان ناکری ئەوە دەبی ئەو حالەتە کۆتایی بینن و ئیش بکرێت و تێبگەن لە عیلاقاتی دووەلی و مەشروعەکانی شەرق ئەوسەتی ڕۆژئاوا تێبگەن بزان مەساڵحی ڕۆژئاوا چۆنە لە عێراق یعنی ئێستا حالی حاضر دەبی وازح بی ئەمریکا چی دەوێت لە عێراق ینی کاتێک کە دەیگوت لە ڕیفراندۆم کاتینە ئێستا بزانە ئێستا وەختی هاتووە بەڵام ئەو ڕیفراندۆمە لە کاتێک کرا کە ئەو زۆربەی لێ هات یعنی معارزە دەتوانانی ئەو کات و ساتانە هەڵبژێری کە بەرژەوەندی میلەتی کورد لە چیەوە بەرژەوەندی ڕۆژئاوا وڵاتانی زلهێزانی دنیا لە چی ئەوەنە هەموو دیراسات و سنتەری دەوێت فینکتانکی دەوێت لە کوردستان دەکرێت ئەوانە هەموو دروست بکرێت بە ماوەی کەم ئەمە ئەو قسە دەکرێت ئێستاش دووبارەکەین هەرچەندە ئومێدەکی زۆر کەمیش هەیە بەڵام ئێستاش دەستێکی ئەمین و شارەزاژبی لە کوردستان دەتوانرێت کوردستان ڕاست بکرێت کە کوردستانمان ڕاست کردەوە عیلاقاتی دووەلی پێویستەوە دروستیش دەبی
و لە گۆڕانکاریەکانی شەرق ئەوسەد شارەزایی دێ و ئیشی لەسەر کرێ بزانانی ئەو نۆ مەشروعی عالەمی لە شەرق ئەوسەد کامیان نزیکە لە کورد چۆن ئیشی لەسەر بکرێ چۆنە تو هەندێک مەشروع پیشانی هەموو جیان بدەیت کە مەسلحەتی گشتی تێدابی و مەسلحەتی خۆشت و میلەتەکەی تێدابی یخۆ ئەوانەیە بەو شێوازەیە تو دەبیا ڕقام دەبیە متغەیر لە عیلاقاتی دووەلی. بەڵێ مامۆستا زۆر بە کورتی دەبێت چی بکرێ بۆی کە شتی هەنووکەی بۆی کە ئێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانین لە مانگی کۆتایی مانگی نۆی ئەمساڵ چی بکرێ بۆی خەڵک مەسەرەن ناومێت نەبێ هێزەکان چی بکەن ینی باشترین شت کە بکرێت چییە لەو ماوەیە؟ وڵی وا باشە هێزەکان ئاعترافێک بەو هەڵایی و پەرتەوازەی خۆیان بین هەر یەکە و بەرجۆری ئەوەی مەسەن لەگە دەسەڵات بۆ و ئەمە ناومان لێنانی خۆیان زاڵم نین بەس چون یارمەتی زوڵمیاندا بازانم ئێستا گەڕانەوە دیتیان زاڵم قەتئی ئەوەی نییە چاکەی لەگە بکەی یعنی دڵنیاییەکی بدەنەوە میلەت کە لە نیوەی ڕێ یەکتر بەجێ نایلن جارشکەوە تۆکمەیە دەسەڵات ناتوانانی چکە جاروەیە قسەکە خۆشیش نییە بەس وەکو هەولێری گوتی بە فیتەک پارت و پڵاویان دەکەن ینی هیچیش نییە ئەنی ئەوە دووبارە نەبتەوە ئەوانە لەوەی میلەت زۆر سیقەی دەگەڕێتەوە ئەوجا بەرنامەی جوان پیشانی خەڵکی بدەن لەسەر ئاستی کوردستان چ دەکەن پیشانی بدەن برن ئەوە بەرنامەمانە لەسەر ئاستی عێراقی لەسەر ئاستی جیهانیش هەمووی پیشانی خەرچی بدەن وەکووری شخص المناسفی مەکان مناسبیش پیشانی خەرچی بدەن برنەوە ئێمە ئیشەکانمان حازرە لە کۆتایی دەکەی وێنەیەکی کوردستان لە بێ ئەزمەیی لە چارەسەری موچە لە چارەسەری کێشەی ئێرە و بەغ پیشانی خەرچی بدەن بەو شێوازەی ئەو ئومێدە گەورە دەگەڕێت. سپاس دەکەم مامۆستا پێ دوێم شەش لایەنە نابێت سازش بکەن دەبێت بەردەوام بن لەسەر ئەوەی کە ئێستا هەوڵدن بۆ گێڕانەوەی دەنگەکانیان وە بۆ گێڕانەوەی متمانە ئەگەر مەسەلە سازش بۆ ینی دەستگرتنی زاڵم و دەسەڵاتە نەوەڵاو سازشە هیچ کاتێک قبول نیە ئەگەر سازش بۆ بەرژەوەندی خەڵکە بە شێوەیەکی گشتی و سوود دەگەیەنێ بە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و بە حاڵ و گوزەرانی هاوڵاتیان ئەکرێ سازش بە هەموو شێوەیەک بۆ ئەو لایەنە بکرێ بەڵام من حەزم کرد لەسەر مەسلەی کەرکووک قسە بکەم مامۆستای شارەتی پێەیە ئەمەی کە کراوە لە کەرکووک ئەگەر ئیسپات بێ من پێم وایە ینی حاڵەت و کارەساتێکی زۆر گەورەیە لەبەرەوەی بەڵێ ئەگەر ئەو تەزویرە ئیسپات بێ لە کەرکووک یەک دەرەکەوێت کە کورد لە جاتی ئەوەی دیفاع یعنی لە ئێمە لە حاڵەتی مەزڵومیەت و لە حاڵەتی ئەوەی کە مافمان خوراوە لە کەرکووک و تعدامان لێکراوە ئێمە ئەبین بە جهتێک کە ناحەقین و تەزخەریکی تەزویرین و بووین لە مەزڵومەوە بووین بە زاڵم بۆیە و هەروەها ینی ئەم مەسلەیەش زۆر گرنگە تۆ ئەگەر ئێستا ئەمڕۆ تەزویرت کردبێ بەو شێوەیە و کەشف بێ سبەینێ معنایەوەیە لانی تورکمانی و عێراقی ئەو مافەت پێشتر تۆ یاونەتێ کە ئەوانی هەمان شێوە بکەن کاوەش بۆ خۆی خەتەرێکی گەورەیە لەسەر هەموو ناوچە جێناکۆ بەس بە کورتی ئەو لایەن دەبێت تا کۆتایی بەیەکەوە بن هەڵویستێنە چۆن دەبینێ و شەش لایەنە ئەو بەرنمەیە کە ئەبێت لەسەری ڕێکەون کە باسمان کرد ئەگەر بەرنمەیەکی تۆکمە دانێن و لی وەکو چۆنەڵی میساقی شەرەف ئیمزا بکەن لە نێوان خۆیانە کە یەکتر بەجێ نەهێڵن کە دەردی مامۆستاش باسی کرد بە ئیشارەتێک بە چاوداگرتنێک نەگەڕێنەوە بۆ پۆست و بۆ پارە بۆ لای دەسەڵات من پێم وایە خەڵک بە فراوانی لە دەوریان کۆ سپاس بۆ بەرەزان ئازاد چالا گەندامی پێشووی پەرلەمانی عێراق هەروەها مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژنەوە ڕاگەیاند سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارنەم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ